هەموو سعرێکی دەبینی احتیمالی هەیە بەرز بیتەوە بەرەو 300ش احتیمالی هەیە بێتەوە خوارە بەرەو 150 بەس دائیمەن هەر کەسێک ئیشی نەبوو خۆی لێ نەدا باشترە. ئەگەر پێم بڵێ ئەو قەڵەباڵغی چ لە دوای جەنابەتەوە خەڵک بۆچی ئەوەندە ڕووی لە ئاڵوگۆڕکردنی دراوی لیرەی سووری کردووە؟ بخير بين بخوي إلى معاملة حاليا إلى معاملة زي سوريا معاملة سوري دكريتن لدوينة توزك سوري برزوتو لا 150,000 بوتا تقريبا نشيد 195,000 تا 230,000 شروش كتب يعني تو هاتو خواري تا 190,000 هاتو خواري استا معاملة بيو دكري بس 195 سكوا ترامب يعني لدوانش دا قلت يما حصار لسا سوريا هل دقرين آية أو لدواناني ترامب دەست نەبواری جێبەجێکردنەوە کە چۆ ئەمریکای پەشیمان نابیتەوە لەو قسەی خۆی چکە بەڕاستی تەماشا دەکەین ئەمریکا یەکسەر ناتوانیتن حساری کامل لەسەر سووریا هەگریتن چکە هێشتا ینی ئیتفاقی لەگە سووریا نەکردووە ئایا سووریا بە چ ڕێڕەوچدا دەڕواتن ئایا کۆنگرس قبولی هەیە ینی کۆنگرس و ئەوروپاوان قبولیانی هەموو حساری لەسەر سووریا هەگرن چکە کەس نازانی سووریا ئابوورێکیەوە بە قەوەتی نییە یەکسەر دینارەکەی بیستەوە سەر بەسەر وەکو جاران بەڵام تۆزێک بەرز بیتۆلوانێت تا ئەوپەری 250 یان 260,000 بڕواتن بەڵام لەوانەیە لێرە دیستان بێتەوە خوارێ وەکو تومەن دێتە پێشچاوم چەند جارە یعنی ئەو زیاتر لە 20 ساڵە تومەن هەستان و دابەزین دەکات خەڵکە زۆری تووشی زەر کردووە ئەو سووریەش ئەو هەیە خەڵکە زۆر تووشی زەر کرد خەڵکەیە ڕەپێشی کردووە خەڵکەیە بە گران دەکری مەزبوو لە بارزان فرۆشتی پارەی پێ نییە ئەو جا هیوادارم ئەو خەڵکە سەر لە خۆی نەشێوێنتن لە مەحدودی خۆی لە قەدەر بەڕی خۆی لا خۆی ڕاستی بۆی تووشی زەرری گەورە نەبێت. ئێستا عالیان خەرگ ڕووی لە کڕینێ کردیا زیاتر تەڵەب لەسەرا لەوەی بفرۆشتن. باشە بۆی ئەو بڕیارەوە تەنها لیرەی سووری سعرەکەی گۆڕاویان ئەو پارەکانی دیکەش سعریان گۆڕاوە تەنها لیرەی سووریا سعری زۆر بەرز و نزمی دەکاتن لەگەر ئیغباریشتە هەموو دراوەک هەموو عمولەک لەگەر ئیغبار و لەگەر وەزعی سیاسی و ئابووری گۆڕانکاری بەسەدادێ ئەو گۆڕانکاری بەسەر لیرەی سووریشدا هاتیە تەنها لەبەر ئەو چاوپێکردن لەگەر ئەحمەد شەرعی ئەمریکا دانیشتنەچێ ئەوەیە ئەگەر هیچکە لە گۆڕنی باشە بەڕای جەنابەت ینی ئەوەندەی کە لە بازارەکە بزانیت لیرە داهاتووی چۆن دەبێت نرخی بەرزتر دەبێتەوە یان هەر نزم دەبێتەوە چۆنە؟ هەموو عمولەک هەر هەموو عمولەک بەرامبەر مقابلی دۆلاری بەرز و نزمی خۆی دەکاتن و بای خۆشی قورسایی وەزنی هەیە بەس ئەمن لە 2022 لێرە لەو کەناڵە بەڕێزانە قسەکەم کرد گوتم خەڵک خۆی لە هیچ عمولەکی نەداتن زێر لە هەموو عمولەکی باشترە طبعا ئەو کاتی تقریبا 300,000 بوو ئێستا نزیک 600,000 لیرەی سووریش هەموو سعرێکی دەبینی احتیمالی هەیە بەرز بیتەوە بەرەو 300ش احتیمالی هەیە بێتەوە خوارە بەرەو 150 بەس دائیمەن هەر کەسێک ئیشی نەبوو خۆی لێ نەدا باشترە لەبەر ئەوەی زەلەرێکی زۆرە خوا قبول ناکە کابرا بچی سیارەی بفرۆشی عاردی بفرۆشی خانی بفرۆشیتن ئەوە ئەگەری بەرز و نزمی زۆرە یعنی ئەوە نییە وەکی دۆلاری میسالن ڕۆژانە 100 دینار بەسەر دەکەوی دێتە خوارێ لە هەرێمی کوردستانیش الحەمدوللا زۆر باشە هەموو عمولەک مسەیترە غەیری لیرەی سووری نەبیتن خەرکەکی زۆر تەڵەب دەکاتن ئێستا بەرز بوویتەوە.